نینا موراد کچە شۆخەکەی دەواازەی ڕاپەڕین شاجوانی نەتەوەکان لە وڵاتی ئوستورالیا لە دۆخێکی سەخت کە هەرێمی کوردستان بە قەیرانێکی قوڵدا تێپەڕ دەبێت جارێکی تر کاروانی هاوکاریەکانی گەیاندەوە نیشتیمان. بەیانیەکی زووی شاری ڕانیەیە لیژنەیەکی تایبەت کە نوێنەرایەتی دامەزراوەکانی ئیداری ڕاپەڕین دەکات. هاوکاریەکانی نینا موراد شاجوانی نەتەوەکان لە وڵاتی ئوستورالیا وەردەگرن. ئێمە وەکو نوێنەری ئیداری ڕاپەڕین هەستاین بە وەرگرتنی ئەو کەلوپەل و پێداویستیانەی کە خاتونی نینا موراد شاجوانی وڵاتی ئوستورالیا دابینی کردو و ناردوویەتی بۆ سنووری ئیدارەکە بۆ بەڕێوەبەراتی تەندروستی. ئێمە وەکو ئیداری ڕاپەڕین سوپاس و دەستخۆشی پێدەڵێن و پێزانینمان هەیە بۆی دەستخۆشی پێدەڵێن و سوپاسی دەکەین. نینا موراد لە وڵاتی ئوستورالیا و لە ڕێگەی چەندین ڕێکخراوی تایبەتمەندەوە بە شێوەی بەردەوام کاری کۆکردنەوەی هاوکاریە و دواتریش بەم شێوازە دەیبەخشێت بە نیشتیمان. کاری ئەو وەک شاجوانی نەتەوەکانی ئوستورالیا تەنها هاوکاری و گەیاندنی ئەو پێداویستیە پزیشکی و پەروەردەیانەیە کە بۆ هەرێمی کوردستان پێویستن. لەلایەن خاتو نینا مورادەوە شاجوانی ئوسترالیا بۆ جاری سێم و چوارەم کۆمەکی پزیشکی گەیشتە شاری ڕانیە و لەلایەن لیژنەیەکی تایبەتەوە هەستاین بە وەرگرتنی ئەو کەلوپەلانەی کە لە ئوسترالیا هاتوون. ئێمە بە ناوی خۆمان و بە ناوی هەموو جەماوەری شاری ڕانیە سوپاس و پێزانینی خۆمان بۆ نیناخان و بۆ بنەماڵەکەیان کەوا بۆ چەندین جارە کۆمەک و یارمەتی دەنێرن بۆ شاری ڕانیە و زۆر سوپاسیان دەکەین. جگە لە گەیاندنی چەندین کۆنتێنەر لە چەند ساڵی ڕابردوودا بۆ هەرێمی کوردستان لە ئێستادا نینا مورادی شاجوان سەرقاڵی کردنەوەی چەندین سێکتەری تەندروستیە لە شارەکانی ڕانیە و هەڵەبجە و کۆیە و سۆران و زاخۆ. بە جۆرێک لەو سێکتەرانەوە پێداویستی تەندروستی بە هاوڵاتیان دەبەخشرێت. ئەم پرۆژەیە و چەندین هەنگاوی تریش ئەو کارە گرنگانن کە بۆ داهاتوو نینا موراد ئەنجامیان دەدات. لای ئەو خزمەتی نیشتیمان هاوکاری کەسانی کەم دەرامەت ئەولەویەتی هەرا لە پێشە. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.